خۆشەویستان لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لە تەوەری دووەم لەگەڵتانین باس لە بەردەوامبوونەکەین لەسەر عیبادەت و پەرستش و چاکەکان. بێگومان ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ئەتوانم بڵم زانکۆ پەیمانگا دەورەیەکی گەورەی ناوەنی هەرچیکی ناوەنی ئێمە کۆمەڵێک بابەتی زۆر زۆر جوان فێر بووین و دەست و پەنجەمان لەگەڵی نەرم کردووە چۆن بتوانین لە دوای مانگی ڕەمەزان لەم کارە باشانە وەک نوێژی سونەتی زیادکردن وەکو تەراویحمان کردووە ئەکرێمە شەو نوێژ بکەین ویترەکان زیکر قورئان خوێندن ئەم بابەتانەی کە کراون خودی ڕۆژ و گرتن خۆی چۆن ئێمە ئەمانە واز لێ نەهێنین بە جۆرێک لە جۆرەکان بەردەوام بین تا ساڵی ئایندە ئەگەینەوە بە مانگی ڕەمەزان. یان ئایا ئەکرێ ئێمە ئەوەی کردومانە بڵین ئەمە بەسمانە بۆ یەک ساڵی تر؟ ئێمە لەسەر بەردەوامی لەسەر چاکەکاری لە دوای مانگی ڕەمەزان میوانداری زۆر بەڕێز مامۆستا زیاد دۆستەپەیمان کردووە، مامۆستای ئاینی کە بەسپاسەوە بەڕێزیان لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانان. مامۆستا گیان سڵاوی خوارد لێبێت. با لەوە دەست پێ بکەم ئێمە چۆن بەردەوام بین لەسەر ئەو بابەتانەی ئەو چاکەکاریانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە هەموو ڕووەکانەوە فێر بووین لە دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بین لەسەری. بەنای خۆی بەخشندەی میهرەبان، درود و سەلام لەسەر پێغەمبەرمان محەممەد عەلەیهی سەلات وەسەلام و گشت دیار و شوێن کەوتوانی تا ڕۆژی کۆتایی. سڵاوڕێزم لە بۆ بەڕێزتان و خاتونە بەڕێزە و وەگشت بینەران و بیسەران و هەموو ئەوانەی مشتاقی ڕەمەزان بوون و ئێستا لە ڕەمەزاندا دابڕاون. گومان لەوەدانیە مانگی ڕەمەزان مانگێکی بەرەکەت و ڕەحمەت و لێبوردە و بەخشندە و کولیە و کۆلێژ و پەیمانگا و پێگەیاندنی کەسانی ئیماندار و هەروەها بۆ پەروەردەکردنی ڕوحەکان و هەستەکان و عەقڵ و فکر و هەموو چینەکان. حەز دەکەم سەرەتادا ئەوە بزانین جیاوازی نێوان ڕەمەزان و هەموو عیبادەتەکان کە چییە. ئەگەر چی تەمەشا دەکەین خوای پەروەردگار ڕۆژی کە دەفەرمێ ئەیامە معدودات، بەڵام تەمەشا دەکەین نوێژ کە یەکێک لە پایەکانی ئیسلامە لە 24 سعاتی نوێژ ئەنجام دەدرێ و هەروەها زەکات لە بۆ کەسی خاوەن ماڵەکانە و حەجیش دوورکەوتنەوە لە ماڵی خۆیە و نوێژیش ئەو گوتمان تایبەتمەندیەکی خۆی هەیە، بەڵام ڕۆژوو لە یەک مانگدا لە دنیادا هەر هەمووی ساڵی بەیەکەوەیە. ئەگەر لێرە ئەگەر یەکێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ڕۆژاوا و هەروەها لە هەر وڵاتێکی تربی کە مانگی ڕەمەزان دێ هەموو مرۆڤەکان ئەوی مرۆڤایەتیە یەکسانیەکی پێوە دیارە، جیاوازی نییە لەگەرەوە ئەو وڵاتە بۆ وڵاتیشی تر. واتە ئێمە دەبێ هەموو ڕەوڕەوەی ژیانمان بێتەوە دەوری مانگ. ئەوە خاڵی دووەم، ئایا ئەو تاعەت و عیبادەتانەی لە مانگی ڕەمەزاندا ئەنجامماندا یاخود ئەنجامی بدەین یا خوای پەروەردگار بۆی داناوین، ئایا ڕنگدانەوە و کاردانەوە لە دەرەوەی مانگی ڕەمەزان خۆبینینەوەی دەبێ ببێ یان نە؟ گومان لەوەدانیە زانایان بە یەکدەنجی باسی ئیستیقامەیان کردیا. ئیستیقامە ئەلیعتیدال بەردەوامبوون و پابەندبوون لەو کارەی کە دەکەی. خەیر الأعمال ئەدوەموها وئین قەل. هەر سیر دەکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە مانگی ڕەمەزاندا خۆی چستر و گورستر کردیە لە بۆ عیبادەت و تاعەت و هەروەها لە بۆ شەو نوێژ و هەموو ئادەب و ئادابەکان. و ئەگەر تەمەشا بکەین یەکەم غەزەواتی ئیسلام لە مانگی ڕەمەزان ڕوویدایە و یەکەم فتوحاتی گەورەی تاریخی گۆڕینەوە ڕەوڕەوەی تاریخی مرۆڤایەتی کە فەتحی مەککە بوو ئەویشە لە ڕەمەزاندا بوو. کەوا بوو عیبادەتەکانی مانگی ڕەمەزان تایبەتمەندیەکی هەیە و هەبووە و ڕنگدانەوەشی هەبووە لە بۆ هەموو کۆمەلگا. نمونەیەکی ئەوە بینین کە خوای پەروەردگار ڕۆژانە ئەگەر چی لە یەک مانگدا خوای پەروەردگار بە ئێمەی فەرموو لە عیبادەت و تاعەتەکان بەردەوام بین، بەڵام ڕۆژانە 17 جار اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم، يعني الاستقامة على العبودية. بەردەوام بوون لەسەر عیبادەتی خوای پەروەردگار دانەبراوەک هەیە لە عیبادەت لە ڕەمەزان و دوای ڕەمەزانیش. زۆر باش مامۆستا، ئەو کارانەی کە زەڕورە بۆ منە موسڵمان لە دوای ڕەمەزانەوە بڕیاری لێ بدە، وەکو باست کرد عیبادەتێک کە گەرکەم بێ بەڵام بەردەوام بێ ئەوە زۆر باشە. بەڵام ینی بۆ منە هەندێک کەس هەیە لە مانگی ڕەمەزانە یان پێش ڕەمەزان هەندێک شتی هەبوونی کردووە، بەڵام بۆ نمونە زیادکردنی
نوێژی چێشتەنگاو ئەگەر بیکا بەخۆیەک لە دوای ڕەمەزانەوە تا چەندێک گرنگە بۆ مرۆڤیان ئەوە تا ئەگەر نوێژی سونەتی بەیانیانی نەکرۆ ئەم کەسە دەستکا بەم سونەتە ئیتر لە دوای ڕەمەزانەوە کە ئەم مانگەم هەموو عیبادەتی کردووە لە دوای ڕەمەزان هەوڵ بە شتێک لە خۆیان بگۆڕێ کە پێش مانگی ڕەمەزان و مانگەکانی تر نەی کردووە. بەڵێ ئێمە بابین پێناسەکی وا بکەین هەتا جوانتر حاڵی ببین. قوتابی و خوێنکارێک بەردەوام لە خوێندندایە، بەڵام لە کاتی ئیمتیحانەکان زیاتر خۆی ماندی دەکات، زیاتر مراجعە و متابعە دەکاتەوە. ئەمە بەردەوام قوتابی و خوێنکاری عیبادەتین، بەڵام لە کاتی ئەزمون و ئیمتیحانەکان دەبی زیاتر خۆماندیکەین. ئەوە مانجی ڕەمەزانە. ئەگەر هات و عیبادەت لە ڕەمەزاندا ئەمە باشترشی جوانتر بزانین لە ڕەمەزان. خۆ دەزانین ڕەمەزان محللاتەکانمان لێ محەڕەمات دەکا، ئەو حەڵالە یان حەرامە؟ حەڵالە. خواردنەوە حەڵالە یان حەرامە؟ حەڵالە. بینی ژن و مێردایەتی هاوسەرگیری کە خێزانی خۆیتی، خێزانەکە پیاوەکەی خۆیتی، حەڵالە یان حەرامە؟ حەڵالە. کۆمەڵک عیبادەت هەیە لە ڕەمەزاندا تایبەتمەندیەکی هەیە، کۆمەڵک حەڵالەیە کە خوای گەورە لێت دەگری، لێت دەکاتە حەرام هەتاوەکو ئەو کابرایە، ئەو کەسە، ئەو ئیماندارە، ئەو خوشک و برای ئیستیقامەی هەبی بەردەوام لە عیبادەتدا. مەسە ئێستا بۆ نمونە ئەو خواردنەکە ئەو خواردنەوەی حەڵالە ئێستا، بەڵام ئایا لە مانجە ڕەمەزان لێم حرامە یان نە؟ حرامە. هۆکاری حرامبوونەکەی لە چدایە؟ هۆکارەکەی لەوەدایە فێرە ئیستیقامە و خۆگری و بە خودداچوونەوە بکەیت. ینی زۆر گرنگە. مەسئلەی ئێستا کە لە ڕەمەزاندا قورئانێکی زۆر دەخوێندرێ، ئایا وەختی کە قورئان خوێندن نییە؟ من قرأ حرفا من كتاب الله فله الحسنة والحسنة بعشر أمثالها. آية قرآن خوێندنێک لەناو ڕەمەزان خێری دەهەیە یان لە غەیری ڕەمەزانیش. چێشتەنگاو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام کە جەنابەت فەرمووت دوو سنەتی قەت بە هیچ شێوە گواز لێ نەهینە، لە سەفەر، لە جیهاد، لە ماڵەوە، لە دەرەوە. یەک لەوانە دوو ڕکعات نوێژی پێشنوێژی بەیانی، یەک لەوانە چێشتەنگاو لە سەفەر بۆ لەسەر پشتی وشتر ئەنجامیدایە. ئایا لە ڕەمەزاندا بەس تایبەتە بە ڕەمەزان؟ نوێژی جەماعات ئایا بەس تایبەتە بە ڕەمەزان؟ ئافرەتێک احترام لە بۆ خوشکان و دایکانمان حیجاب دەکات لە ڕەمەزان، کەم بەخۆم بێ لەوەی مامۆستای ئاینیمە، مامۆستای مدەڕیسی شم لە مەکتەبێ، یعنی لە قوتابخانە تەمەشا دەکەم لە گەڕێز و احتراماتم لە خوشکان و دایکانمان، لە بۆ کچە جوانەکانمان. لە ڕەمەزاندا بەخۆم بینیم مامۆستایەکە حیجابی کردبوو، بەس لە پێشی ڕەمەزان سفور بوو. ئایا بەستە ناخوای گەورە لە ڕەمەزاندا دەبینی یان نا؟ نەخێر. کەوا بوو ئەمە ڕەمەزان ئیمتیحانەکەی، ئەمە دەبی دەرەجە بەدەست بینین، نەکۆ بەردەوام ئەمە لە ناو عیبادەت داینە، بەردەوام ئەمە قوتابی و خوێنکارین، دەبێت بەردەوام ئیستیقامەمان لەسەر ئەو بابەتە هەبی. هاڕون ڕەشید کابرایە کات پرسیاری لە هاڕون ڕەشید کرد، گوتی ئەی هاڕون ڕەشید ئیستیقامە معنای چییە؟ هاڕون ڕەشید دانیشت و ویست قسەی نەکرد، ئەوە ویستی بە عەمەلی بەوی پیشامدا دەمەک دوو سێ، بەڵام لە پڕ یەکە کات لە دەرگایدا گوتی قوربان منداڵێک لە منداڵی تویدایە سەری شکاندیە و وەزعی زۆر خراپە. ئەویش گوتی ئەتیادیە و خەڵکەیەش هەموو ئەولادی منە، کوڕەشکەی من لە کوڕەکەی منیدایە خلا سەر ئەوەندەیە. ئەوی لە دیاری دانیشت گوتی قوربانە دی کاردانەوە نابی؟ گوتی ئەم کاردانەوەم کوێبی؟ تازە پرسیارە لەمر کرد لە ئیستیقامەی، ئەوە ئیستیقامەیە، یعنی بزانە خۆگری. کەوا بوو ئەمە دەبی بزانین ئیستیقامە واتە مانەوە، واتە بەردەوامبوون لە ئیشەکەی خۆمان، ئەو ئەمە دەتوانین خۆگری بکەین. ئەهەمزانە ئیستیقامەیە خۆ بەردەوام و کو لە ڕەمەزان لە عیبادەت، لە تەوبە، لە زانە فێربوونی زانست، لە چوونە نوێژ، لە پاک خۆڕاگرتن. دەبێت لە دوای ڕەمەزانیش عینەن بە هەمان شێوە بین. یەک لەو شتانەی کەوا لە ڕەمەزاندا بۆ نمونە فێرە بەخشینمان دەکا، یخە لە دوای ڕەمەزان عینەن دەبی وابی. یەک لە ڕەمەزان لێبوردن عینەن بە هەمان شێوە، یەک لە ڕەمەزان نەرمونیانی عینەن بە هەمان شێوە دەبی لە دوای ویش کاریگەری ڕەمەزان لەسەر ئاسار و ئاسەوارمان مابی و بمینی. بەڵێ مامۆستای بەڕێز، یعنی ئێمە کەسمان لای خۆی پەروەردگارەوە نەهاتووینەتەوە، کەسیشمان مافی ئەوەمان نییە بە هیچ بەندەیەکی خوا بڵین ئەم نوێژ و ئەم تاعات و ئەم عیبادەتی تویکی قبوڵ کراو نەبووە، وەرنەگیراوە. ئەو ئیشی خۆی پەروەردگارە و ئیشی ئێمە نییە. بەڵام من با پرسیارەکە بە دیوێکی ترا بکەم. هۆکار چییە ئێمەمانان لە ڕەمەزانە ئەو گەرم و گوڕیەمان هەیە لەگەڵ پەرچش و عیبادەتەکانە زیاتر دەست و پەنجە نەرمەکەین؟ ئەنی خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووتی کیە فەرمێ ئیمان زیاد و کەمەکە؟ ڕاستە، بەڵام یعنی هۆکار چییە دوای ڕەمەزان؟ من بێگومان ئەڵم وەکو ڕەمەزان ناتوانین بکەین هیچ کەسێکمان، بەڵام
یعنی ناشکرێت تۆ ڕەمەزان تا ڕەمەزان ئیتر پەڕی قورئان نەبینیت نوێژێکی سونەت نەکەی وەک جەنابەت فەرمووت بەخشینێک نەکەی یعنی ئەکرێ ئەگەر ئەمانەمان تیا نەبوو لە دوای ڕەمەزان بترسین لەوەی کە عیبادەتەکەی مانگی ڕەمەزانمان وەک پێویست وەرنەگیرا بێ بۆیە ئێمە ینی ئیستیقامەمان لەسەرینی ئەگەر کەمیش بێ. قوربان دەست خۆشبی ئێستا ئەو پرسیارەی کردت دوو بەشە. بەش یەکەم ئایا ئێمە هەست پێ بکەین عیبادەتەکەمان قبوڵە یان نە؟ دووەمیان ئایا چۆن بتوانین بەردەوام بوونمان لەسەرەوە هۆکار چیە؟ ئەگەر ئیجازە بفەرمی ئێستا نمونەکی واقعی دەینینەوە ئایا قبولبوونی عیبادەتەکە دڵی ئینسان ئاگادەدا یان نە؟ نمونەشکە دەینەوە دووبارە بە ئیمتیحان و بە قوتابی و خوێنکار. قوتابی کە لە ناو قاعی ئیمتیحان دێتە دەرێ ئۆتۆماتیکەن دەزانی لە سەدا چەندی جواب دایتەوە. دیدیت قوتابی هەیە دێتە دەرێ گەزە لە قەلەمەکەی دەدا، گەزە لە دەستی خۆی دەدا، قبلێ دەدا لۆ دەری وەڵاهی فران پرسیارم نەزانیان فران مەوضوع وەڵاهی ئەگەر پەنجای بینم مەمنونم ئەویت کە دەرێت سی دەینم ئەویت کە دێتە دەرێ زۆر فەرەحناییەت دەرێ وەڵاهی لەسەر سەتی دەبینەوەتی بینم. ئۆتۆماتیکێت ئەوە هەست پێ دەکا کوی جواب دایتەوە. عیبادەتی ئینسان ئاگادار بین ئەزیزانم، عیبادەتی ئینسان دەزانی چەند قبوڵەیان قبول نیە. لۆ شافعی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ ئەگەر حاڵەتێکی نەئاسایی لەسەر دەستە بوو وەکو احترام لە بۆ جەنابتان ژانە سکەیان هەندە حاڵەتیەوە دەبی ئەتۆ بچی دەستنوێژش کە جوانتر بشۆی ئەو دەبێت لەبەر چێ ئەتۆ لەبەر حاڵەتی نادەرونی و نامرتاحیت ئاگاتت لە عیبادەت نییە کە خوا دەفەرمێ وەلا تەقرەبوا الصەلاة وەئەنتم سوکارا خۆمەبەستی عەرەق خواردنەوە نییە بەڕێزەکەم. وەکو نابلوسی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ ئەگەر کابرایەک نەخۆشیێکی زۆر توندی لێ بوو سەفەرێک زۆر سەرمای بوو حاڵەتێکی نائاسایی لەسەر بە عیبادەت نەکات چکە لەبەوەی عیبادەت بە سەقەتی نابی دەبی دڵ و دەروون و عەقڵ و ویژدان و جەستە بەیەکەوە ئامادە باشیابی. ئێستا بۆ نمونە ئەم قسە لەگەر تو بکەم نمونێکی واقعی بینینەوە ئەتوو بە نمونەوە هابین ئەتوو خەریک شتەشکەبی ئاگال لە من نەبی ئایا ئەوە ڕەبتی بەیەکەوە هەیە ڕەنگە قسە بکەم برێری چت گۆ یان ئەتوو بە هەمان شێوە بۆ من یان ئەو خوشکە بەڕێزەمان ئەو خاتونە بەڕێزە کەوا بوو عیبادەتیش ئەتوو هەست پێ دەکەی ئۆتۆماتیکەن چەند قبوڵە قبول نییە. چیرۆکێکی واقعی لەسەرەوە بینینەوە کاسی نەجار کەسێک نەجار بوو دوو شاگردی هەبوو ئەو دوو شاگردەیەی هۆدوو ئیشیان دەکرد ماوەیەکی فێر بوون هۆدوو شاگردەکە گوتیان ئەمە واز دەکەن وەستای دێنین و لە خۆمان ئیشەشکە دەکەین ئیشی ئازادی پێدەگوت ئێمە تا ئێستا شاگردین چوونە لای وەستا و گوتیان وەڵا وەستا ئەمە دەمانەوێ وازە شاگرداتی تو بین. کابرای وەستاش خیبرەیە بوو دەیزانی چەند شاگردەشکە بەجێ هێشتیا گوتی باشە مشکلە نییە بەڵام دەمەوێت یەک و خانیم لۆ دروستکەن بەداری ئێستاش مۆدی لەواتە پەیدا بووە خانی بەدار کامل مەسرف عایدی من ڕۆژانەشتان عایدی من دروستکەن و دوایکلەکەم تەسمیلکەنەوە ڕۆژانە و مانگانەتان مەسرف و بودجەتان هەمووی لەسەر من دوایان گۆ بڕۆن و تۆ هۆرد و کاتن لەسەر مەسرف و پێداویستی و کەلوپەلی ئەو ساحیبی ئەو نەجاڕەی ماڵەکەی یەک و خانیان دروست کردو بە جوانی هاتن کلەکەی تەسمیلکەنەوە گوتیان قوربان ئەوە کلەکە و خانیەکە تەواو بووە ئەگەر پارەکەمان بدەیە ئەمە شەرتمان هەرات ئەوش گوتی نابی ئەوە یاڵا من دەبێت خانیەکان ببینم. کەسی یەکەم چوو تەمەشای کرد خانیەکی بەس پێکی نایە غورفە خانیە دەرکە نابتەوە پەنجەرەی ناڕێکە شێوازی یعنی دیکۆراتی زۆر جوان نییە گوتی هەر غورفە و کلی لەسە بەجی بێلە هەتا تەواو تەمەشای کرد گوتێت و لە پێش دەرگای خۆت بە چوە لای کەسی دووەم دیتی خانیەکی ڕاقی لە دووڕا زۆر بە چاو زۆر جوان هەموو غورفەکان بە تێر و تەسەلی مەسرفەکی زۆر جوانی کردیا بەڵام زۆر جوان بوو غورفە بە غورفەی دەکرد کلیلی دەرگاکەی جوان بوو غورفەکان دەرگا پێداویستی هەموو پڕی ئەشیا کردبوو بەلە کۆنەچی کرد بوو گوتی وەلۆ کاتی پشوو عینن لەوی شاتە دەرێ هۆرد و کاتن گوتیان قوربان ئەو جە شەرتمان چییە گوتیە هەر کەسە و لۆ خۆی خانی یەکەم کەسی یەکەم لۆ خۆت کەسی دووەم لۆ خۆت ئای ئێستا چیهانیان زەرەریان کرد واللهی بەڕێزەکانم زۆر کەسەی عیبادەت دەکا گەر عیبادەتەکەی بە هەدیە بدەیەوە برێ ئەوە لۆ خۆت بی نوێژێکی سەریع ڕۆژێکی سەقەت احترام لە بۆ بینەروی سەر لە بۆ جەنابتان عیبادەتێکی ئەوا سەقەت و ناشرین دەکا ئەگەر بیدەیەوە یعنی ڕێک نییە کەسێکمان ناسیاوەکمان چوو بە لای خەیاتەکی احترام لە بۆ بەرگ درووەکان قاتێکی لۆ دووری بوو زۆر ناڕێک بوو ئەوش گوتی قوربان ئەو قاتەیە شایستە نییە لە بۆ من ئەوش گوتی تەواو وایە گوتی دە باشە ئەو قاتت بە چەندی کردێ گوتی 100,000 گوتی ئەو 100,000 دایکمە تو لۆ خۆت گەردەند ئازابی بە زوەرە ئەو قاتەیە لەبەرکە پێکەوە ئەمن و تو هەتا ناو بازاڕی دەچینی دوێنەوە گوتی وەڵا لەبەر ناکەم
يقول دەکەوا یانێت و بە قاتەکە رازینی کاکە 100,000 کەشت دەدەمێ بەس دەگەرم بڕۆ لە ناو بازارێ و قاتەی لەبەرکە قاتەکە زۆر ناشین دوورە بەڕێزەکانم ئەمە دەبی بزانین عیبادەت دەبی کول لەبەر چ ئەگەر عقل لەگەر دڵ ڕەبتی نەبی دڵەکە ئامێ سەرپەرشتی جەستەنەکە یخە بووە کابرا نوێژێ بک زەینی لە خۆ نەبی بووە کابرا بە ڕۆژیبی سیفەت و ئاکاری ڕۆژوان لەسەر نەبی خاڵی دوم لەسەر سەبارەت بە بەردەوامی و ئیستقراریەت و مانەوە لۆ لە ڕەمەزان ئەو شێوە هەیە لە دەروێ ڕەمەزان نییە ئەمە حەدیثمان واریدە شەیتان کۆت و بەند دەکرێ بەڵام ئەمە تەمەشا بکەین ئەگەر ئینسانێکی ئیماندار مراقبە و محاسبەی لەسەر خۆدا بنی إن الله كان عليكم رقيبا و ئاەتە خۆ بەستەنا لۆ ڕەمەزان نییە ئەمە دەبێ بەردەوام بزانم خوای گەورە چاوی لەسەر منە لە غەیبەت لە نەزەر لە درۆ احترام لە بۆ بیسەر و بینەر لە هەر گوناحێک کە ئەنجامی دەدەم بە تەنیا بم و چیت کە بم خوا ڕقابەی لەسەر من داناوە خوای گەورە چاودێری لەسەر من دانایە ئەو لە ڕووی عیبادەتدا با ئەمە ڕەمەزان نەبی لە چێندەرە دەسمە نوێژی خۆم دەکەم ئەنجام دەدەم عیبادەتم بە پاچی خۆم ڕدەگرم لە ڕەمەزاندا گەدە و معیدەکان بەتاڵە بەڵام عقل و دەروونەکە پڕە دەکرێ ئەگەر ئەو کاتەی معیدەکە پڕ بوو عقلەکە بە تاربی حاشا احترام لە بەڕێستان شتیوان نییە ئینسانیمە لۆ سەحابەکان بەردەوام بوو لە عیبادەت عومەری کوڕی خەتاب ڕەحمەتی خوای لێبی دەرێ لەسەر سەرکردەکان لەسەر براگەورەکان لەسەر عایلەکان دووشەم و پێنجشەمە واجبە بە ڕۆژیبی ئەوە قسەیەکی زۆر جوان دەکا دەرێن لەبەر چ دەرێت لەبەر ئەوە ئینسانێکی گەورە ئەگەر بەردەوام دووشەم و پێنجشەم بە ڕۆژی بوو لە معاناتی هەژار و نەدارەکان دەزانی و لە پاشان دەفەرمێتن ئەگەر هاتوو ئەو کەسێ بەردەوام لە ناو برسیەتی و هەژاری و نەداریدا خولایەوە حەز بە هەموو مەعاناتەکان دەکا ئەو جە هۆکارەکە ئەوەی ئەمە وا تێدەگەین بەستەنەها لە ڕەمەزاندا خوای گەورە چاودێرە مراقیبە محاسیبە مامۆستا ئێمە بۆ ماوەی مانگێک خۆمان لە زۆرێک لە گوناهەکان دوورخستۆتەوە خۆگەر هەموو گوناهەکانیش خۆمان لێ دوور نەخستبێتەوە ئەوە هیچ نەبێ گوناهە گەورەکانمان بۆ نمونە ئەنجام نەداوە بەڵام پرسیارەکەی من لەوەیە ئایا هیچ کار و کردەوەیەکی نەشیاو هەیە یان نەگونجاو هەیە کە مسلمان ئەنجامی بات و هەموو ئەو چاکانەی کە لە مانگی ڕەمەزانە کروێتی دای بنێتەوە یان ئەوە تایتر خێرەکەی بەتاڵ بکاتەوە زۆر جار بە ناوی گاڵتەوە ئەڵێن خۆیت ڕەمەزان نەماوە مە چیە هەدایم لە مزگەوتی دایم نوێژەکەی دایم قورئانە خوێنی دەکرێت هەندێک هەڵس و کەوت هەندێک گوتە کە ئێمە ئەڵێن عیبادەتەکانمان بەتاڵ بکاتەوە بەڵێ ما دەبی بزانین خوای پەروەردگار گەورەترین نیعمەتی لەگەر عەبدەکانی کردیان هەر دەست نوێژەک کۆمەڵە گوناهی دەبا هەر نوێژەک کۆمەڵە گوناهی تر دەبا هەر جومعە و جەماعەتە کۆمەڵە گوناهی دەبا هەر وتارێک ئامادەبوون لە وتارێک کۆمەڵە گوناهی دەبا کە دایکمان عایشە دەفەرمێتە پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام دەبینی پێغەمبەر بەردەوام لە ئەستەغفیرڵڵادایە ئەوجا ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ کە پێغەمبەری خوا ئەستەغفیرڵڵایەکی کردیە زانیتی لە بۆ ئەستەغفیرڵڵایەکەی لەبەر چ دەکا ئەستەغفیرڵڵایەک لە بۆ زبان ئەستەغفیرڵڵایەک لە بۆ چاو ئەستەغفیرڵڵایەک لە بۆ بیستن ئەستەغفیرڵڵایەک لە بۆ برایەتی ئەو ئەستەغفیرڵڵایە بەسەنا نییە ئەوە ئەستەغفیرڵڵا و هەدانانە و سەعاتە ئۆتۆماتیکەکانیان تەسبیحەک ئەستەغفیرڵڵایەوە سادەنا هەر یەک لەو ئەستەغفیرڵڵایانە دەبێ بزانی تایبەتمەندیە وەکو ئەتونووسینە چی دەکەی دەبی بزانی ئەوە لۆچیان ژمارە چی دەکەی کەسە بۆ لە گۆڕە ژمارە 9 7 و 5 و 4 و 3 و 2 1 بنووسی دەبی ئەو ژمارە بزانی لە بەچیە ئەو ئەستەغفیرڵڵایە دەبی لە بەچیە زادایکمان عایشە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێتە پێغەمبەری ئەی محەممەد پێغەمبەر ئەی ئەتو پێغەمبەر نی ئەدی ئەتو پاک نی ئەدی والله يعصمك من الناس نی الحمد لله الذي أنزل على عبده الكتاب قرآن لبو دانا بزيا پێغەمبەری خوا دەفەرمێ یا عائشە ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئایا من عەبدێکی سوپاسگوزار نەبم لەسەوەی کە خوای گەورە و نیعمەتەی لەگەرمە کردیە لێرە پێغەمبەرێک بێگونابی بەردەوام داوای ئیستیغفاری کردیە و لێبوردن لە خەتەعەکانی کردیە با بینەوە سەر ئەو مەوزوعی خۆمان ئەگەر گوتمان لە دەست نوێژێک لە جەماعەتێک لە ئەستەغفیرڵڵایەک لە خوێندنی ئایەتێکی قورئان کۆمەڵێک گوناهمان لێ دەڕوا بەڵام دەبێ بزانین هەندێک گوناه هەیە ناڕوا هەندێک گوناه هەیە چونکە
ئەمە دوو عیبادەتمان هەیە عیبادەتێکمان هەیە پێی دەگوترێ عیبادەتی فەردی عیبادەتەکەش عیبادەشکە عیبادەتێکی جەمعی واتە ها فەرزی عینمان هەیە فەرزی کیفایەمان هەیە فەرزی عین تایبەتە لەسەر من ئەمن ئایا نوێژی بەیانیم کردیان نەمکردی لۆ خۆمە بەڵام ئایا فەرزی کیفایە لە ئەدەب و ئەخلاق و قیەم و مەبدە و کردار و گفتار و ڕفتار و ئاکار و سیفەتم ئایا لە شۆسە و شەقام لەگەر کۆمەلگا لەگەر دراوسێ لەگەر بینەر و بیسەر لەگەر هەموو چینەکان کووە چکەوە عیبادەتی بینی خۆی و خوای احتیمالی هەیە لەگەر سونەتەکان خوای گەورە فەرزەکانم لۆ حەفوو بکە یان تەوبە و استیغفارێک بکە خوای گەورە لۆم بەڵام ئایا مافی خەڵک چەند لێبوردە دەبی لە ڕەمەزاندا ئەمە خوای گەورە فێرە ئەدەب و ئادابە چی کردی بزانە لە ڕەمەزاندا چ بوو ئیستیقامەکمان هەبی لەسەر ئەوەی کە الله ئەکبەرە کرا خوا گەورەیە هەمزانە بەڕێزەکان لە ڕەمەزاندا زۆر مەدرسەشی زۆر عەنتیکەیە کە گوتی الله ئەکبەر ئەو خواردنەی لە پێشتا ئەو خواردنەوەی لە پێشتا ئەو کردارەی لە ئەنجامی بدەیت محەلەلاتەکان هەمووی محەڕەمات دەبی کە الله ئەکبەر لە عقارێک لە چۆلێکی بی جێ لە بانجێ بوو خلاص کە الله ئەکبەری دووەم چاوەڕوانی خواردنەکە لە پێشتا نابی بخۆی لۆ ئەوە دەبی بزانی ڕقابەتی خوا لەسەرتا و چاودێرێکی خوا لەسەرتا ئایا گوناهەکەی ئەمن غەدرەکەم لە یەکە کردیە مافیەکەم پێشێل کردیا مرۆڤەکەم تووشی تاوان کردیا خە لە سوورەتی مدەثر خوای گەورە زۆر عەنتیکە باز دەکا لە سوورەتی ممتەحینە باسی مافی مرۆڤەکان دەکا ئەم دەمێ ئەوە بزانی خۆ دەزانم بینەر و بیسەر و جەنابتان زۆر لەم باشەزان بەڵام بەبیری خۆم و خۆتان بینمەوە هەموو چین و توێژ و خوشک و برا و بینەر و بیسەرەکان خوای پەروەردگار ئەوەندە داوای عیبادەتی ئەخلاقمان لێ دەکا ئەوەندە عیبادەتی فەردیمان لێ ناکە خوا دەفەرمی ئەقیموا الصەلاتە نوێژی بکە کوتیبە عەلەیکوم الصیام بەڕۆژی بە ئەتیموا الحەج والعومرة لله حەج و عومرە بکە ئینەما الصەدەقات للفقراء والمساکین بەڵام لە ئایەتی ئەخلاقی 8,000 ئاەتمان هەیە لەسەر ئەخلاق 8,000 ئاەتمان هەیە سەبارەت بە خوڕەوشتەکان ئەدی باشە بەخۆی هەموو کۆی بکەیەوە 25 ئاەت باسی عیبادەت دەکا بەڵام ئەدی چ لە 8,000 ئاەتێ بکەیت واتە ئەمن دەبی کردار و گفتار و ڕفتارم عیبادەتەکانم بەجەستەیی ئەنجام بدەم چکە هەن سەلامکردن عیبادەتە تەوقەکردن عیبادەتە تەبەسومکە فی وەجهی ئەخیکە عیبادەتە دەبێ ئەمە ئەوانە بەردەوام کابرا دڵی نێشینی پێغەمبەری خوا دەفەرمێ ئەگەر دڵی ئیماندارێک بێشینی 7,000 کەعبە بڕوخێنی 7,000 ناکە 1,000 دڵی ئیماندارێک تێشاندیە ولا تنابزوا بالألقاب بئس اسم الفسوق ويل لكل همزة لمزة كواب أوانا أو عبادتانا استقرار استمدادي ديوي بردوان بون لدواي خوما لدواي رمضان ئەو جا ئەمە سەرکەوت سەرفراز دەین کەوابوو گوناهەکەی لە ڕەمەزان ئەنجام نادا عونەر نییە ها وەچی ئێستا کە ئەم بۆ نمونە لە ناو قاعی امتحانات داما یان لە ژۆرەی دامە کامیرەم ئێستا لەسەرە کە کارێک ئەنجام نادەم ئەوە عونەر نییە زۆر کەسێوە تێدەکە بەس لە ڕەمەزاندا چاوی خوامان لەسەرە واللهی کە ئینسان دەنوی لە خەونەکەی کە خەونی دەبینی ڕقابەی خوا لەسەر و خەونەشە دەست خۆش بڵێ کەواتە مامۆستای بەڕێز هەموو قسەکان ئەمان گەێنێ بەوەی کە ئێمە بێ عەبدێکی ڕەبانی بین نەک ڕەمەزانی بۆیە بێ لە دوای ڕەمەزانیش ئەگەر کەمیش بێ بەردەوامی لەسەر ئەو عیبادەت و پەرستشانی کە کردومانە زۆر بەڕێز مامۆستا زیاد دۆستەپێیی مامۆستای ئاینی سوپاس بۆی کە لە سەودەکانمان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان سپاسەکەی مامۆستا